بەڕێزان بۆ قسەکردن لەسەر بارودۆخی عێراق لە دوای هەڵبژاردنەکان میوانداری بەڕێز دکتۆر ڕێبەر گۆران مامۆستای زانکۆمان کردووە. دکتۆر بەخێربێی. سەرەتا وەکو لە راپۆرتەکەی کورسانی زاگۆ لێبوو چوارچەوەی هەمانگی هێزەکانی شیعەکە لە چەند لایەنێ پێگاتون لەو لایەنانەی کە ناڕازین لە ئەنجامی هەڵبژاردنەکە پێ دوایە بەهۆی گوشار و یا بەهۆی ڕێگنەکەوتنی بینی خوان و هەڵوەشێتەوە؟ بەڵێ بەپێی مادەی 76 بەند یەکەمی دەستوری عراقی پاش هەڵبژاردنەکان ئەوەیە کە تایدا هاتۆ دەڵێ کوتلەی زۆرینەی پەرلەمانی ڕادەسپێرێ بۆ ئەوەی کە حکوومەتی نوێ تەشکیل بکە پاش هەڵبژاردنی سەرۆکی کۆماری عراق. بەڵام لە یاسای ژمارە 9 ساڵی 2020 دا هاتووە لەم یاسایە بەداخۆ ئەوەی تایە کە دەڵێ کوتلەی براوە یاخود بڵین لیستی سەرکەوتنی هەڵبژاردن دەتوانێت حکوومەتی نوێ پێشش تەشکیل بکە یاخود پێک بێنێ لە نێو پەرلەمانی عراقدا. کەمە لێرەدا بۆتەوەی ئەوەی کە دوو جۆر تێڕوانینی قانونی لەسەر دروست بۆ لە ناو مشەڕع قانونەکانیشا لە عراقە و بەشێکی زۆری هێزە سیاسەکان و چالاکوانی سیاسی و کۆمەڵگەی مەدەنیەوی ژەوەیە کە ئایا لەسەر بنەمای لیستی براوە یاخود لەسەر بنەمای کوتلەی زۆرینە پێک بێت. لیستی براوە ئەوەیە کە تەفسیری بۆ دەکرێت سەدرەکان خۆیان بە لیستی براوە دەزانن کە 70 قسوور کورسی پەرلەمانیان هێناوە لە ئەنجامی هەڵبژاردنەکانە کە تا ئێستا توانین بڵێن ئەنجامی برایی ئەنجامی کۆتایی نیە. بەڵام ئەوەی لە دەستوری عراقدا هاتووە لە مادەی 76 لە بەند یەکەمە ئەوەیە دەڵێ کوتلەی زۆرینە ئەوەیە کە پاش هەڵبژاردن دەکرێت چەند لیستێکی سیاسی و کۆی لە 2014 و 2018 دا ڕوویدا کامە لە ئێستادا بۆتە سیناریۆیەکی بەهێز کە دەشێت چەند هێزێکی سیاسی و چەند کوتلێکی سیاسی زۆرینەیەکی پەرلەمانی پێبگەن و حکوومەتی داهاتووی عراق پێشەش بکەن. واتە ئەوەی کە سەدرەکان داوای دەکات ئێستا ئەوەیە کە دەڵێ حکوومەتی زۆرینەی سیاسی کە سەدرەکان و بەشێکی سونەکان و ڕەنگە لایەنێکی سیاسی کوردیش لەگەڵی بێ، بەڵام بەشێکی زۆری هێزە شیعەکان و سونەکان و ئەتوانە بڵێم لە هێزە کوردەکانیشە قسە لەسەرەوە دەکرێت کە حکوومەتی تێگەشتنی سیاسی تەفاهماتی سیاسی پێک بێنرێ ئەو کامیان بۆتەوەی ئەوەی کە لە تێڕوانینی دەستور و یاساکەی نوێی هەڵبژاردن بۆتە دوو جۆر تێڕوانین بۆ پێگەنانی حکوومەتی داهاتووی عراق لە ئێستادا بەڕاستی بۆتە ئەمری واقع کە بەشێکی لەو هێزە سیاسانەوە گەوەی جەنابەت باست کرد ئەوەیە کە ئێستا لەگەڵ ئەوەن کە ئەم ئەنجامی هەڵبژاردنانە قبول بکەن و چاوەڕێ ئەوە بن ئەم دەڕۆژەی داهاتوو کەماوە بۆ ئەو تەعونانی کە لە ئەنجامەکانی هەڵبژاردن دراوە یەکلا بێتەوە و پاشان یەکەمین کۆبوونەوەی پەرلەمانی جێبەجێ بکرێ بۆی ڕێکارەکانی هەڵبژاردنی سەرۆکۆمار پاشان پێگەنانی حکوومەتی سیاسی لە عراقدا. بەڵام دکتۆر پێ دوایە ئەم داواکاری سەدرریەکان سەر بگرێ بۆ پێگەنانی حکوومەت لەلایەن براوەوە هەتا ئێستا حکوومەتەکانی عراق هەمووی تەوافقی بووە. پێ دوایە لەم ئەم جاریان ئەوە سەر بگرێ کە حکوومەت لەلایەن زۆری نەبێ؟ ئەوەی وەک باسم کرد بۆ بەڕێستان و بۆ هەمووی بینەرانی ژەوەیە لە یاساکەی ساڵی 2020 یاسای ژمارە 9 هەڵبژاردنەکانی عراقدا لە ساڵی 2020 دا هاتووە کە دەڵێ لیستی براوە واتە ئەغلەبیە ئەوەی کە بڵێن زۆرینەی دەنگی زۆرینەی هێناوە لە هەڵبژاردنەکاندا دەتوانێت ڕاست پێڕێ لەلایەن سەرۆکۆمارەوە بۆ پێگەنانی حکوومەت. ئەمە پێچەوانەی ئەتوانە بڵم یاخۆ تۆزێک جیاوازە لەو تێڕوانینەی کە محکەمەی دەستوری عراقی کردوێتی بۆ بڕگەی یەکی مادەی 76 دەستوری عراقی 2005 کە دەڵێ کوتلەی زۆرینە. کوتلەی زۆرینەوەیە کە دوای هەڵبژاردن و لە پێش هەڵبژاردننی سەرۆکۆمار یاخود پاش هەڵبژاردننی سەرۆکۆمار دەکرێت زۆرینەیەکی سیاسی یاخود چەند هێز و هاوپەیمانێتێکی سیاسی پێکەوە زۆرینەی پەرلەمانی پێکبێنەوەگەوەی کە باسم کە لە 2014 ڕوویدا. لە ئێستادا توانم بڵێم کە بە تایبەتی پاش هاتنی ئیسماعیل قائانی کە بەرپرسی فەیلەقی قودسی سوپای پازدارانی ئێرانی بوو کە هات بۆ عراق و بۆ بەغدا و چەندین کۆبوونەوەی سیاسی جۆراوجۆری جێبەجێ کرد. پێم وایە بەشێک لەم کەفوکوڵ و ئەو جوڵاندنی شەقامکەیە لەلایەن هەندێک لە سیاسیەکان یاخود هێز و لایەنە سیاسیانەی کە ئەنجامەکانی هەڵبژاردن ڕەت دەکەنەوە یاخود کورسی پەرلەمانیان کەم بۆتەوە ئەمانە تقریباً تا ڕادێک ئەتوانم بڵێم تێگەشتنیشیان تێ هەر بۆیە بەناڕاستەخۆ لەلایەن بەشێک لە کاراکتەرە سیاسەکانەوە باز لە حکوومەتی تەفاهماتی سیاسی دەکەن کە پێوترێ پێگەنانی حکوومەتێکی بڵێن هاو سیاحەت لاو تێگەشتنی یاخود تێگەشتنی سیاسی ئەمەیان تەواو جیاوازە واتە حکوومەتی تەفاهماتی سیاسی ئەم هێزە شیعیانە داوای دەکەن لە دەرەوەی سەدرەکان بەڵام سەدرەکان داوای حکوومەتی ئەغلەبی سیاسیەکە. من پێم وایە
بۆ وەڵامێکی دیاریکرا و ڕەنگە تۆزێک زوو بێ بڕیار بدەین لەوەی کە جارێک ئەنجامی کۆتایی هەڵنەبژێراوە و زایدەن ئەو فشارە ئەقلیمیانەی ئێران بە تایبەتی و ئەوروپی ئەمریکەکان هەیە لە عێراقا ئەمانە شەشتا هەر لەسەر خەتن بۆی کە دۆخی سیاسی لە عێراقدا بەرەو عقارێکی خراپ نەڕوە. ئەتوانم بڵێم کە ئەم هەڵبژاردنە شەرعیە دووەرەگرێ و ئەوەی کە ماوە بۆ یەکلایکردنەوەی تەعونی هەڵبژاردنەکان یاخود ئەوتانانی کە دراو لە ئەنجامی هەڵبژاردنەکان مەجرای خۆی وەرەگرێت لە هەفتە ڕۆژی داهاتوو و پاشان ئەنجامی کۆتایی ڕاگەێنرێ و پاشان دەتوانم بڵێم کە ئەوەی کە زۆرینەی شیعیە لە دەرەوەی تیاری سەدری ئەگەر بێت و بەم شێوازەی کە ئێستا لە ماوەی دووسێ ڕۆژی ڕابردوودا تەفاهماتیان یاخود تێگەشتیان تا دروست بوو لە ڕووی سیاسی و گەر بەردەوام بن دەتوانن لەگەڵ هێزە سونیەکانی تر لە دەرەوەی حەلبوسی و ڕەنگە بە حەلبوسیشەوە زایدەن لەو هێزە کوردیانەی کە ئێستا وەکو خۆمان خاوەن چەند کورسێکی دیاریکراون زایدەن ئەو لیستە سەربەخوانی کە یەکەن نزیکەی سەر و چل کورسیان بەدەزێنەوە ئەمانە دەتوانن حکوومەتێکی زۆرینەی سیاسی پێک بێن و سەرۆکوەزیرانیان لێبێ بە دەرەوەی لە دەرەوەی تیاری سەدریکە وەکو حیزبێکی سیاسی یاخود کوتلەی سیاسی زۆرینە لە هەڵبژاردنەکانە بەدەستیان. بەڵێ بڕیارە هەفتەی داهاتوو یا بەم نزیکانە ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان لەلایەن دادگای فیدرالیەوە ڕابگەێنرێ. پێ دوایە لایەنە ناڕازیەکان ڕازی بن ئەم جاران بە ئەنجامەکان؟ من پێم وایە ئەوەی کە مفەوەزەی بڵێن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کاری لەسەر دەکاوە محکەمەی ئیتیحادی تەزدیقی کردووە و ڕێگە دراوەکو حکوومەت بەڕاستی بۆی کەتانی لایەنە سیاسەکان وەربژێ ماوەیەکی زۆرە بۆ ماوەی دووسێ هەفتەی ڕابردوو سەرقاڵیەوەن کە بەشێک لەو سندوقانەی کەتانی لەسەر بۆ هەمووی فەرزیەدەیی کراوە بۆ جارێکی تر سندوقەکان کراونەتەوە و دەنگەکان ئەژمارە کرێنەوە ئەم ڕێکارانە هەمووی سەلمێنەری ئەوەیە کە داواکاری هێزە ناڕازیەکان جێبەجێ دەکرێت. بۆیە من تەسەور ناکەم میانی کە پاش ئەوەی کە ئەم هەوڵانە کۆتایی پێدێت و هەموو ڕێوشێنە قانونیەکان دەگیرێتە بەروە پاشان محکەمەی ئیتیحادی دەستگایەکی باڵادەستی جەسووریە لە عێراقدا لە ڕووی یاساییەوە کە پەسەندی ئەنجامەکانی هەڵبژاردننی کرد تەسەور ناکەم ئیتر هیچ جموجوڵێکی سیاسی و شەقام ڕۆڵی هەبێت کە بتوانێت بەرامبەر بە محکەمەی ئیتیحادی بۆسێتەوە یاخود ئەنجامەکان ڕەت بکاتەوە. دکتۆر ئێستا لایەنە شیعەکان تقریبن دابەش بوون بەسەر دوو گروپدا گروپێک کە پشتگیری سەدرەکە ئەو گروپەی تریشان کە لە چوارچەوەی هەمانگی هێزەکانی شیعەیە خۆیان کۆکردوێتەوە. پێ دوایە بۆ پێگهێنانی حکوومەت ئەم دوو لایەنە بە تەواوەتی یەک بگرن بۆ دروستکردنی حکوومەتێک؟ من پێم وایە ئەوەی کە لە جەبهەی یەکەمە یاخود لە بەرەی یەکەمایە و زۆرینەی هەڵبژاردننی هەیە لە ئێستادا وەکو لە یاساکەیەڵێ حزبی زۆرینە کاندێک لایانی تریش باز لەما دەکا بە حزبی خۆی بە حزبی زۆری نازانێت لە هەڵبژاردنەکانە ئەوەیە کە تەنها تیاری سەدریە ڕەنگە هەندێک لایانی تریشی عابن بەڵام پێم وایە بێ ئەو قورسایە و سەنگ و قورسایە نییە لە ئەنجامی هەڵبژاردنەکانەوەی کە تا ئێستا بەرچاومەڕوونە بەڵکە بەرەی دووهەم ئەوەیە کە ڕاستە ژمارەی کورسەکانی ئەم هێزە سیاسی شیعیانە کە من بەڵام ئەگەر بێت و بتوانن ئەو تەفاهمە سیاسی کە دروست بۆ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو و بەردەوام بێ و هەماهەنگی هەبێ لە نێوانیاندا و تێگەشتێکی تەواو و وێنا کۆتاییەکەمان بۆ بخاتە ڕوو ئەوی ژەوەیەکە دەتوانم بڵێم دەبنە هێزێکە بەرامبەر بە تیاری سەدری وەکو جەبهەیەک ئەمان بتوانن کە تەحالوفاتی سیاسی بکەن لەگەڵ لایەنە سونی و کوردەکاندا چونکە بەژمارە سەدر ڕاستە 76 کورسی هەیە بەڵام ئەگەر بێت و ئێمە دەوڵەی قانون لەگەڵ جەماعەتی فتح هاوپەیمانی فتح لەگەڵ نەسر لەگەڵ ڕوتی حکمە و بەشێک لەو هێزە سیاسی شیعانی ترکە بە ناوی حەشتی شعبی و ناوەجاندنەکەی ناخود هەندێک ئەحزابی تریشعی ئەمانە لەگەڵ هەندێک لە سونەکان بەشێک لە کورد بەشێک لە سربەخۆکان پێم وایە 2000 دەتوانن ئەمانە پێکەوە گوتم زۆرینەیەکی سیاسی پێک بێن و لە ناو پەرلەماندا بتوانن پێکەوە کاندیدێک یەکلا بکەنەوە بۆ پۆستی سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق. دکتۆر زۆر جار لە کەناڵە عێراقیەکانەوە جۆمان لە لێدوانی نوێنەری لایەنە شیعەکانە بێ بە تایبەتی ئەوانەی کە جەناب ئاماژەت پێدا قانون و فەتح و حکمە ئەوان باز دەواکەن کە ڕازی نین لەسەر مانەوەی مستەفا کاظمی بۆ خولێکی تری سەرۆکایەتی حکوومەتی عێراق. ئایا لە پشتی پەردەوە هیچ ڕێکەوتنیەک یا هیچ قسەی لەسەر ئەوە کراوە کە کاظمی بۆ خولێکی نوێی سەرۆکایەتی حکوومەتی عێراق بمێنێتەوە؟ وەگەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ناو مەحەتاتی سیاسی و ئیعلامی و دیبلۆماسیەکانە گوزەرێ دوو کاندیدی بەهێزان یاخود دوو ناو هەنکە بۆ پۆستی سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق باسەکرەیەکیان مستەفا کاظمیە یتریشان حەیدەر العەبادیە تا ئێسەوەی کە بەرگۆمانەکەوێ
ئەمانە دوو کارکتەری سیاسین هەم لە ژوورە داخراوەکان لە کۆبنەوەکانە هەم لە میدیاکانیشەوە بەرجۆمانەکرێت تا ئێستا ئەو دوو ناوەن کە کاندیدی بەهێزن وەکو لایەنە شیعەکان کە تەمسیلی هەردوو بەرەکاکە کە توانم بڵێم کازمی زیاتر ڕەنگە لە بەرەی سەدرەکانەوە زیاتر پشتیوانی بکرێ بە پێچەوانەوە حەیدەر عەبادی زیاتر لە بەرەی دووەمی شیعەکانەوە کە ئێستا خەریکن وەک باسمان کرد لێ تێگەیشتنی سیاسیان لا دروستەبیەوە بتوان بەرەیەکی سیاسی شیعی دروستکەن زیاتر پشتیوانی لە عەبادیەکەن جگەل لەم دوو کاندیدە ڕەنگە ناوی خەڵکی تر بێ یاخود ناوی کەسایەتی تر بێت بۆ ئەوەی کە لە داهاتوودا چەند CPF درێ بەڵام پێم وایە دوو کاندیدی بەهێز ئەوەی کە ئێستا باسەکرێ ئەو دوو کەسایەتیان کە هەمومان بەرجۆمان کەوتون. بەڵێ بەڕێز دکتۆر ڕێبەر گۆران مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ بەڕێستان کە لەگەڵمان نەبووی.